دوای یەک مانگ لە وەستانی یاریەکانی خولی نایبی عێراق ڕۆژی یەکشەممە بە بەڕێوەچوونی یاریەکانی هەفتەی 32 خولەکە دەست پێ دەکاتەوە لە هەمان ڕۆژ هەولێر لە شاری بەغدا و لەسەر یاریگای شەعب دەبێتە میوانی تەڵەبە یاریەکە لە کاتژمێر 9:30 خولەکی شەو ئەنجام دەدرێت. ئەو یاریانەی کە ماوە کا حوسێن ئێمە هەمووی وەکو نیهایی سەیری دەکەین وەکو یاری کۆتایی سەیری دەکەین ئێمە لەگەر یانی تەڵەبە یاریمان هەیە یانی تەڵەبە زیاتر لە 5 خاڵ لە دواوەی ئێمە ئەوان 28 خاڵان هەیە ئێمە 35 خاڵمان هەیە ئێمە کاتێککە بیبینەوە دەبینە 38 خاڵ بە تاکید لە یانی تەڵەبە دوور دەکەوێتەوە و مەجای ئەوە نامێنی زاریشتر یانی تەڵەبە بگابەتوم جگەلەوە دێنەوە یاریگای خۆمان لەگەڵ یانەی قووە جەوی یاریمانی ئەو منافەسی سەدارە دەکاتن دەچینەوە لەگە حدود منافەسە دەکات سەدا بەزین کەواتە ئەو یاریانەی کە ماوە یاری ئاسانی نەبوو ئێمە هەی بەڕاستی زۆر زەحمەتە لەبەرەوە ئێمە بە شێوازێکی باش خۆمان ئامادە کردووە ئینشاءڵڵا و چاوەڕی ئاسی باشی یاریزانەکان دەکەم لەبەری یاریزانەکان لە ڕووی دەرونیەوە زۆر تیپەکە ئامادەیە لە ڕووی تەکتیک و ئێمە ئامادەن ئینشاءڵڵا چاوەڕی ئەنجامی باشمان لێ بکەن. تەواوی پێکاتە یانی هەولێر بۆ یاریەکە ئامادەیە جگە لە ئێرتۆنی بەرازیلی بەهۆی پێکانەوە دابڕاوە و بەشداری یاریەکە ناکات لە ماوەی وەستانی خولەکەش هەولێر زۆرترین یاریزانی پێکراوی بۆ گەڕاوەتەوە و لە یاریە دۆستانەکانی ستافی ڕاهێنەران کاریان لەسەر ڕوبەڕووبوونەوەی حوتیپی کۆتا هەفتەکانی خولەکە کردووە. ڕاستە ئەرکمان زەحمەتە ئەو یاریە چکە تەڵەبەش هەوڵی ئەوە دەداتن لە خولەکە بمێنێتەوە چکە تەڵەبە وەکو خۆتان دەزان لە ڕێزبەن لە خوارەوەیە شەڕیمانەوە دەکاتن ئێمەش لەخوای بەزیادبی ئەنی ئامادەکارێکی باشمان کردیا هەرچەندە یاریزانەکان لە ڕووی دەرونیەوە باشن تەنابەت ئەو یاریزانەمە نەبێ ئێرتۆن بەشدار نابێت لەگەڵمان بەهۆی نەخۆشەوە بەڵام ئێمە زۆر باش خۆمان ئامادەکرێت ئیشاڵە بۆ سەرکەوتنی یاریەکەین بۆ ئەوەی زیاتر ئێستا تەموو ئەمانەوەیە بەرەو پێش زیاد بچێت. ئێمە هەموو یاریزانان بە باشی ئامادەینە بۆ یاریە چونکە یاری بۆ ئێمە زۆر گرینگە بەڕاستی چونکە دەتوانن بە سەرکەوتمان لەو یارە دووبارە دەمانگەڕێنێتەوە ناو کەش و هەوای خولەکە و دووبارە دەتوانم بڵێم ئینێرجێک دەبەخشێ بە تیپەکە بەگشتی ئێمە چەند یاریێکی دۆستانەشمان کردە پێم وایە ڕاهێنەر هەموو خاڵە لاواز و بێزەکانی تیپەکەی دەزانێتنی خۆمان و زایدەن کاریشی لەسەوە دەکاتن کە با بڵێن ڕۆژانە چۆن یانی تەڵەبە یاری دەکات چۆن بتوانین خاڵە بەهێزەکانیان بگرین و خاڵە لاوازەکانیشان کار دەسە بکەین. یانی هەولێر خاوەنی 35 خاڵە و لە خانەی سێزدەمی ڕیزبەندی یانەکانە بە فەرمی پلەی یەکەم تا چوارەمی خولەکەی لەدەستداوە چاوی لەوەیە بە ئەنجامی باش لەو حەوت کۆتا یاریەی لە پلەکانی پێشەوە نزیکتر بێتەوە لە قۆناغی یەکەمیش لە ڕوبەڕووبوونەوەی تەڵەبە بە ئەنجامی 5 گۆڵی بێوەڵام لەسەر خاچی خۆی سەرکەوتنی تۆمار کردبوو. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.